ئایا ناتەوێ مردووەکەت لەناو گۆڕدا ئاسوودە بێ لای خوای گەورەش پلەی بەرز بێتەوە؟ ئەو چوار خاڵە بەرامبەر مردووەکەت جێبەجێ بکە. بەڵام تکایەکی برانت لێ دەکەم کە لە بیری مەکە زۆر گرنگە ئەو چوار خاڵە بەرامبەری مردووەکەت خۆشەویستانت نزیکەکانت جێبەجێ بکە و لە بیری مەکە. یەکەمیان لە ڕاهی خوای پەروەردگار گردنی مردووەکەت ئازاب کە ئەگەر هەر حەقێکیشت لەسەری هەبووە ئەگەر جاری وا هەیە ناڕەحەتیشی کردووی، بەڵام ئێستا لەبەر خوای پەروەردگار ئەو مردووە و چۆتە ماڵی حەقیقی بە هەر شێوازێک بووە، تۆ لەبەر خوای پەروەردگار گردنی ئازاب کە چونکە ئەو زۆر پێویستی بەوەی هەیە بۆی لە ناوگۆڕدا ئاسوودە بێ تۆ گردنی ئازاب بکەی. دووەمیان ئەگەر ئەو مردووەت قەرزدار بووە قەرزەکەی بۆ بدەوە لە ڕاهی خوای پەروەردگار. ئەگەر کەم و کوڕیشی هەبووە قەرزدار بووە قەرزەکەی بۆ بدەوە، چونکە ئەو باشترین خەڵات و دیارە بۆ مردووەکان کە قەرز خەتەرێکی زۆر گەورەیە بۆ ناوگۆڕ. پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی لەسەر ئینسانی قەرزدار نەکردووە. ئەو کەسەی کە قەرزدارە ڕادەگیرێ لە چوونە بەهەشت تا قەرزەکەی بۆ دەدەیەوە. بۆیە زۆر گرنگە ئەو کەسانەی کە کەسێکیان دەمرێت خۆشەویستێکیان دەمرێت کە سوکاریان دەمرێت ئەگەر قەرزدارە زوو قەرزەکەی بۆ بدەوە، چونکە دڵنیا بە لە ناو گۆڕدا ئەو ئاسوودەتر دەبێت و ئەگەر بەهەشتی بێ ئەو جار ڕێگەشی پێدەدرێت کە ئەو کەسە بچێتە بەهەشتەوە. سێمیان بەتابەتی ئافرەتان ئەگەر تازیەباری ئەگەر ڕۆژپۆشی بۆ مردووەکەت ئەگەر دەمێکە کە تازیێتەوە بووە بەڵام تۆ هێشتا هەر تازیێتەوە هەر دەگری و هەر کۆتایی پێنانی، دڵسۆزی تۆ بۆ مردووەکەت ئەوەیە واز لە تازیەباری و ڕۆژپۆشی بێنە، چونکە جاری وهەیە زۆر کەس ئەو خەوە دەبینێت مردووەکەی دێتە خەوی دەیبینێت کە ئەو مردووە لی تۆڕەیە هێمای ئەوەیە کە ئەو زیندووە ڕەنگە ڕۆژپۆش بێت، ڕەنگە تازیەبار بێت، ڕەنگە کەم و کوڕیەکی هەبێت، ئەو مردووە دەیەوێت تۆ ئاگادار کاتەوە. بۆیە تکاتان لێ دەکەم ئافرەتان دایکان و خوشکان ئەگەر تەعزیە تەواو بوو واز لە ڕۆژپۆشی و تازیەباری بێنن، ڕاستە ئینسان خەفەتبار دەبێت، ناڕەحەت دەبێت بۆ مردووەکەی شتێکی طەبیعیە، بەڵام وانە بێ کە ئینسان هەمیشە لە تازیەدا بێ و هەمیشە ڕۆژپۆش بێت. چوارەمیان کە لە هەمووی گرنگترە هەرگیز مردووەکەت لەبیر مەکە لە دوعای خێر، لە سەدەقە، لە گردن ئازایی، لە هەر شتێک کە پێت دەکرێت لە دوعای خێر و سەدەقە ئەو مردووەت لەبیر مەکە، چونکە باشترین و چاکترین دیاری و خەڵاتی ئێمە کە مردووەکان ئاسوودە دەکات لە ناو گۆڕدا دوعای خێرە بەپێی فەرمایشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم و هەروەها سەدەقە و خێرە. مامۆستایەک دەگەڕێتەوە دەڵێم یەکێک لە پیاو چاکان کاتێک کە بەلای قەبرستاندا دەڕۆیشت دەچۆ سەرگۆڕی خۆشەویستانی یاخۆت بەلای قەبرستاندا ڕەت دەبوو، هەموو کاتێک دوعای خێری زۆر بە ئەو مردوانە دەکرد، بەڵام کاتێک ماوەیەک زۆر سەرقاڵ بوو مەجالی نەبوو دوعا بکا بۆ ئەو مردوانە و بۆ ئەو گۆڕستانە و بۆ کەسوکاری. شەوێک لە خەویدا بینی کۆمەڵێک لە مردووەکان هاتبوونە بەردەمی ماڵەکەی بانگیان کە گوتیان فلان کەس زۆرە. بەڵا کاتێک کە چوومە دەرەوە بینیم ئەو هەموو خەڵکە کە مردووە لەبەر دەرگای من داوەستاوە. گوتم باشە چیتان دەوێ؟ مردووەکان گوتیان باشە کاکە ئەتۆ ئێمەت فێری خەڵات و دیاری کرد بوو، ئەرێ کاکە ئێستاوە خێرە خەڵات و دیاریەکان نەماون. دەڵێ بیرم کردەوە، گوتم بەخوا ئەو خەڵات و دیاریانە بریتی بووە لەو دوعا خێرانەی کە من بۆ ئەو مردوانم کردووە. بۆیە دەڵێ گوتم هەموو کاتێک دەبێت دوعای خێریان بۆ بکەم و هەمیشە لە دوعای خێر و سەدەقە بەردەوام بم. بۆیە باشترین خەڵات و دیاری ئێمە بۆ مردووەکان بریتیە لە دوعای خێر و هەروەها بریتیە لە سەدەقە.